بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ڕۆژی یەکی ئایاری هەموو ساڵێک ڕۆژی گیانی کرێکارانە. یادی ڕۆژی گیانی کرێکاران لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە بەهۆی قەیرانی دارایی لە ماوەی ڕابردوو بە هەزاران کەس لە هەرێمی کوردستان کارەکانیان لەدەستداوە. بە میوانداری بەڕێز دکتۆر محەممەد تاودانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان تاوتوێ ڕۆژی گیانی کرێکاران دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. لە ڕۆژی گیانی کرێکاراندا ڕەوشی کرێکارانی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپدایە. ڕۆژی یەکی یاری هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی کرێکاران لە جیهان دیاری کراوە. دیاریکردنی ئەو ڕۆژە لە سەرئاستی جیهان بۆ کرێکاران بۆ ئەوەیە کرێکاران ماوەی کاتژمێرەکانی کارکردنیان بۆ کەم کرێتەوە و کرێی کارەکانیان بۆ زیاد کرێت. لە سەرئاستی کوردستانیش داوای کرێکاران لەم ڕۆژەدا دابینکردنی هەلیکارە. لە هەرێمی کوردستاندا ڕۆژی یەکی ئایار وەک پشوو دیاری کراوە، بەڵام لەم ڕۆژەدا بەهۆی خراپی باری گوزەرانیان ئەو کرێکارانی کاریان دەست بکەوێت لە کارکردندان. کرێکارانی هەرێمی کوردستان ئێستا لە دۆخێکی زۆر سەختدان و بەهۆی قەیرانی دارایشەوە هەزاران کرێکار لە کەرتی تایبەت کارەکانیان لەدەستداوە. بە پێی ئاماری یەکێتی و بەرێنەرانی کوردستان بەهۆی قەیرانی داراییەوە زیاتر لە 300,000 کەس لە کەرتی تایبەت کارەکانیان لەدەستدا و ڕەوانی ماڵەوە کراونەتەوە. ڕێژەی بێکاریش لە هەرێمی کوردستان زۆر بەرز بۆتەوە و بە پێی دوایین ئاماری وەزارەتی پلاندانانیش ڕێژەی بێکاری بۆ لە 14% بەرز بۆتەوە و بەشێکیش لە ئابووری ناسان ئەڵێن ڕێژەکە زۆر لەوە زیاترە. لەلایەکی دیکەوە بەهۆی نەبوونی سەلامەتی لە شوێنی کاردا بە پێی ئاماری سەندیکای بیناسازانی کوردستان لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا 300 کرێکار لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە. لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵیش تەنها لە سنووری پارێزگای سلێمانی 5 کرێکار گیانیان لەدەستداوە. هەرچەندە لە هەرێمی کوردستان بەپێی یاسا کرێکاران ئەتوانن سوودمەند بن لە دەستەبەری کۆمەڵایەتی کە ڕێژەی لە 70% کرێی کارکردن پاشەکەوت دەکرێت، بەڵام کەمترین کرێکار خۆیان دەستەبەر کردووە. ساڵانە ڕۆژی گیانی کرێکاران لە هەرێمی کوردستان بە چەند چالاکیێکی ڕۆتینی ئەکرێتەوە. ئەم چالاکیانش هیچ لە ژیانی کرێکار ناگۆڕن و پێشێلکاریەکانیش دژی کرێکاران بەردەوامن. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک دکتۆر محەممەد، زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، یەکی ئایار ڕۆژی گیانی کرێکارانە. ئایا ئەم ڕۆژەیت بایەخێکی هەیە بۆ کرێکاران؟ بسم الله الرحمن الرحیم. سوپاس بۆ ئێوەش. هەڵبەتە من ئەم ڕۆژە لەسەر تاسەری کرێکارانی کوردستان و کرێکارانی دنیا پیرۆز دەکەم و هیوادارم ئەم ڕۆژە خاڵی وەچەرخان بێ بۆ ئەوەی باشترین و خۆشترین ژیان بۆ کرێکارانی هەرێمی کوردستان لە داهاتوودا دابین بکرێ و دیارە ئەم ڕۆژە ینی ساڵانە یاد دەکرێتەوە و چەندین چاڵاکچیشی تێدا ئەنجام دەدرێ، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بەلای ئێمەوە ئەوەیە کە ئەم ڕۆژە ئێمە بە پرۆژە بچینە ناو کارەکان و پرۆژەمان بێ بۆی کەوا چۆن بتوانین ڕەوشی کرێکاران کە لە کاتی ئێستادا لە هەرێمی کوردستان لە قالەتێکی باشدا نیە ئەمە چارەسەر بکرێەوە، هەنگاوی جددی بنین بۆ ئەوی کەوا ئێمە لە داهاتوودا بتوانین پرۆژەی وا پێشکەش بکەین کە ڕەوشی کرێکاران لە هەرێمی کوردستاندا بگۆڕین. بەڵێ، زۆر باشە کاک دکتۆر. سەبارەت بەوەی کە ساڵانە یادی ئەم ڕۆژە دەکرێتەوە لە سەراستی گیان و لە کوردستانیش، ئایا ینی ئەم ڕۆژە ڕۆژێکی ئەوەیە بۆ کرێکاران کە مافەکانی تێدا بەرز بێنرێت؟ هەڵبەتە ئێمە کاتێکە باس لە ماف دەکەین، ماف بە یاسا دەچەسپێنرێەوە دەبێ بەو یاسانەدا بچین کە بەڵێ کاکتۆر. بەڵێ
پێویست لە هەرێمی کوردستانە گرنگی پێنەدرێ. ئینجا جگەلەوەی کە ئێمە کاتێ باس لە مافی کرێکار دەکەین دەبێ هەموو لایەنەکان پابند بن بەوەی کە یاساکە جێبەجێ بکرێ وەکو خۆی، چونکە ئێمە کۆمەڵە گرفتمان هەیە بە تایبەتی لە یاسای دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران کە لەوێەوە کۆمەڵی خاڵی لاواز هەیە کە هەموو کرێکارێک ناتوانێت سوودمەند بێ بەو شێوەی کە هەیە، بەو شێوەی کە لە کاتی ئێستادا کاری پێ دەکرێت. جگەلەوەی ئێمە لە یاسای کاردا کۆمەڵە خاڵی لاوازی تێدایە کە پێویستە لە داهاتوودا ئەمانە دەستکاریان بکرێت و بە پێی ستاندارێکی نێودەوڵەتی ڕێک بخرێنەوە. ئێمە لە کاتی ئێستادا بۆ هەموارکردنەوەی هەردوو یاساکە هەنگاوی جددیمان ناوەکە دەمانەوێت زمانی مافەکانی ئەوان بکەین، چونکە دیارە کاریگەری ئەمڕۆی ڕەوشی هەرێمی کوردستان کاریگەریەکی ڕاستە و خۆی لەسەر ڕەوشی کرێکاران کردووە کە ئەمیش بە ئەوەی کە ژمارەیەکی یەکجار زۆری پرۆژەکانی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستاندا لە کاتی ئێستادا وەستێنراون. ئەمە شوای کردووە کە ژمارەیەکی زۆر لە کرێکاران مافی خۆیان لەدەست بدەن بەوەی کەەوە کاریان دەست نەکەوێت. جگەلەوە ئەوەی کە ئێمە ئێستا دەیبینین ئەوەیە کە بەشێکی زۆر لە خاوەن کارەکان ئەو گرنجیان نییە بۆ مافی کرێکارەکان، واتە هەوڵ دەدەن کە فشار بخەنە سەر کرێکارەکان و کرێکارەکان خۆیان دەستەبەر نەکەن، یاخود خۆی کرێکارەکە زۆرێک لە یا ئەوەتە ناشارەزایی هەیە یا زۆرێک لە ئەهمال و تەقسیری تێدایە کە دەبێ ئەو ڕاستەخۆ کاتێک کە کاری دەستکەوت لە سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکارانی ئێمە ئاگدار بکاتەوە بۆ ئێمە ناونووسی بکەین و لە سندوقی دەستەبەرە مافەکانی زامن بکەین. لەبەر ئەوە کاتێک ئێمە باس لە مافی کرێکاران دەکەین هەم دەبێت بە یاساکاندا بچینەوە، هەم دەبێت بە بواری ڕاگەیاندن و هۆشیارکردنەوەی کرێکاراندا بچینەوە، لە هەمان کاتژدا لیژنەکانی ئێمە تۆکمەتر ببن بۆی کەوا بتوانین سەردانی پرۆژەکان بکەن و ئەو کەسانەی خاوەنی کارن کە کرێکارەکانیان بێبەشکردوونە لە دەستەبەری کۆمەڵایەتی ئاگدار بکرێنەوە ڕاستەخۆ ناونووس بکرێن. بەڵێ زۆر باشە کاکتۆر بە پێ و بەدوازچوونانی کەوە کردوتانەوەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا بۆی و قەیرانەدارەی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە چەند کەس یاخود چەند کرێکار لە هەرێمی کوردستان کارەکانیان لەدەستداوە؟ ئێمە لە سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران لە ساڵی 2015 هزار کرێکاری خۆماڵی خۆیان دەستەبەر کردبوو و زیاتر لە 8,000 کرێکاری بیانیش دەستەبەر کرابوون لەم سندوقە. بەڵام بەهۆی ئەم قەیرانەداراییەوە ئێمە ئاگداری ئەوەین کە 14,000 کرێکار کارەکانیان لە دەستداوە، ئەوانە کە لە سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران خۆیان ناونووس کردووە بڕە هاوکاریەکانیان ماگانە پێشکەش کردووە. لەوانەیە کرێکاری تر هەبێت کە خۆی دەستەبەر نەکرێت یا کرێکاری ڕۆژانە کە بەپێی یاسای دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران ئەوانە ناتوانن خۆیان دەستەبەر بکەن کە ئەمە شێکێکە لەو لاوازیانەی کە لە یاساکەدا هەیەتوە. بەڵام ئێمە ئەو کرێکارانێک کە کار لە دەست دەدەن، چونکە ئێمە ئەو بڕە پارانەی وەردەگرین کە بڕی 7% و 12% بۆ لەلایەن خاوەن کۆمپانیاکە دەدرێت، تەنها 5% لەلایەن کرێکارەکەەوە دەدرێت. ئەو پارەدا بەش دەبێت بەشێکی بۆ بیمەی تەندروستیە، بەشێکشی بۆ بیمەی بێکاریە، بەشێکشی بۆ ئەوەیە کە کاتێکە خانەنشین دەکرێت. لەبەرەوە ئەو پاداشتە کۆتاییانەی کە بۆ بیمەی بێکاری وەری دەگرێنەوە لە ساڵی ڕابردوو 9156 کرێکار هاتوونەتە لای ئێمە داوای پاداشتی کۆتاییان کردووە. ئێمەش بۆمان گەڕاندوونەتەوە کە بە بڕی 8 ملیار و 143 میلیۆن دیناری عراقی ئەو پارانەمان بۆ ئەوان گەڕاندوتەوە، چونکە بەشێکشیان دەبێت فترەی ساڵێک چاوەڕێی ئەوە بکەن کە ئەگەر کاریان دەست نەکەوت ڕاستە خۆ بێن داوای پاداشتی کۆتایی بکەن و وەری بگرنەوە لە لای وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. بەڵێ زۆر باش کاکتۆر، بەس تەنها ئێوە ئاماری ئەو کرێکارانتان لە کە بەرزوتت 71,000 دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ کراوە لای ئێوە کە 14,000 کاریان لەدەستداوە. ئەی ئاماری کرێکارەکانی تر نییە تاکو ئێستا لە سەراستی کوردستان ئاماری فەرمی لایەنە پەیوەنددارەکانە بێوەندەی کە ئێوە ئاگادار بن لە دەرەوەی ئەوانەی کە خۆیان دەستەبەریان نەکردووە ژمارە چەندەوانەی کە کارەکانیان لەدەستداوە؟
ئەوانە ئاماریان لە ئێمە نیە چونکە لەبەرەوەی سندوقی دەستەبەری کرێکاران تایبەتە بە کرێکاران و ئێمە ئامارێکمان لە دەست نییە کە ئەو کرێکارانە چەندن لە دەرەوەی سندوقی دەستەبەرات چونکە ئەمە پێویستی بە میزانیەک هەیە بۆ ئەوی تۆ ئاماری پێوەربگریت و ئەم ئامارەش لە ئێمە نیە بەڵام بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتە کە بەشێکی زۆر لە کرێکاران کاریان هەیە بەڵام خۆیان دەستەبەر نەکردو ئێمە چەند ڕێکارێکمان گرتۆتە بەر یەک لەو ڕێکارانە بریتە لەوەی کە هێڵێکی فری بەردەوامماندانەوە 5500 هەر کرێکارە پەیوەندیم بە ئێمەوە بکە یاخود کاریەک پێشکەش بە ئێمە بکە ئێمە ڕاستەوخۆ بە دوواداچوونی بۆ دەکەین و لە سندوقی دەستەبەری کرێکاران ناونووسی دەکەین و دواتر زەمانەکان لە کۆمپانیاکە وەردەگرین خەڵکانێک هەبووە داوای ئەوەیان کردووە ئێمەش یارمەتیمان داون و چوینەتە سەرەوە پرۆژەیەکی ترمان بەدەستەکەویش بریتە لەوەی کە لەبەر ئەوەی تاکو ئێستا لە هەرێمی کوردستانە داتابێسێک نەبووە بۆی کەەوە هەموو کرێکاران کۆ بکاتەوە بزانیت تۆ چەند کرێکار لە هەرێمی کوردستانە هەیە و ناسنامەی تایبەتیش بە کرێکاران دەرنەهێنراوە ئەمە وای کردووە کە لە سندوقی دەستەبەری کرێکاران هۆشیاریەکی وانە بێ کە وەزارەتی کار بزانێت چەند کرێکار لە هەرێمی کوردستان هەیە و زۆرە کارێک دەکات بۆیە ئێمە پرۆژەی داتابێس و پرۆژەی دروستکردنی ناسنامەکان لە کاتی ئێستادا بەدەستمانەوەی ئەمەش بۆ ئەوەیە کە هەم ناسنامە بۆ کرێکارەکان دەرکەین تاوەکو بتوانین ڕێگاش لەو کرێکارانە بگرین کە لە دەرەوەی وڵات دێن و بە شێوەیەکی نایاسایی کار دەکەن و بوونەتە فشار بەسەر کرێکارە خۆماڵیەکانەوە ئێمە ئەم پرۆژەمان بەدەستە و لە هەمان کادا پرۆژەی هۆشیارکردنەوەی کرێکارانمان بەدەستوە کە لە دەستگاکانی ڕاگەیاندن کاری لەسەر بکەین جگەلەوەی کاتێک کە ئێمە ناسنامەکەمان بۆ دەرکردن دەتوانین ئەو کاتە بیمەی تەندروستی بۆ کرێکاران لە هەرێمی کوردستانە دابین بکەینەوە کە ئەمەش یاسایە و پێویستە جێبەجێ بکرێ بۆیە هەوڵمان داوە و نووسراوی تایبەتیشمان کردووە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ئێمە لەگەڵ چەند نەخۆشخانەیەکی تایبەت گرێبەستی واژوو بکەین بۆ بەرژەوەندی کرێکارەکان تاوەکو کرێکارەکان لەوێەوە لە حالەتێک کە تووشی حالەتێکی تەندروست یا نەخۆشیێک یا حالەتێکی بەرکەوتن دێن ئێمە لەوێەوە چارەسەریان بۆ بدۆزینەوە بەڵای زۆر باشە ئەی سەبارەت کاک دکتۆر سەبارەت بە مەسەلەی ڕێژەی بێکاری سەبارەت بە بەرزبوونەوەی لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی دوایاتنی قەیرانی دارایی ڕێژەی بێکاری لە کوردستان چەند بەرز بۆتەوە ئەگەیشتۆتە ئاستێکی مەترسیدار هەڵبەتە کاتی خۆی ڕێژەی بێکاری لە کوردستانە 5.7 بووە بەڵام لە دوای ئەم قەیرانە ئەم ڕێژەیە زۆر زیادی کردووە کە ئەو ئامارەی لە بەردەستی ئێمەدایە ئەوەیە کە لە وەزارەتی پلان بەشی ئامارا وەرمانگرتووە ئەوەیە کە 14% لەوانەیە ئەو ڕێژەیە ئەگەر بێت و بەراورد بکەین لەوانەیە زیاترش بێتەوە بەڵام ئەوەی کە گرنگ ئەوەیە کە ئەم ڕێژەیە ڕێژێکی تەندروست نییە لە بواری ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەم ڕێژەیە زۆرە و بەشێکی زۆر لەو خوێندکارانەی کە خوێندنەکانیان تەواو دەکەن ناتوانن کاریان دەست بکەوێ بۆیە ئەمە وای کردووە کە تۆ ئەم ڕێژەیە دەبێ ڕێکاری چارەسەرکردنی ئەم حالەتە بگریتە بەر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەبەر ئەوەی هیچ زۆرە میزانیەکی بۆ تەرخان نەکراوە بە شێوەیەکی گشتی ئێمە هەوڵشمان داوە کە زۆرێک لە چارەسەری ئەم حالەتە بدۆزینەوە ئەوش ئەوەیە کە لە کاتی ئێستادا ئێمە هەوڵمان داوە کە زۆرترین خەڵک لە سنتەرەکانی مەشق و ڕاهێنانی پیشەیی تەدریب پێ بکەین و فێری کاریان بکەین بۆ ئەوەیەوە لەسەر سێ بواری کارکردنە کەسایەتێکی سەرکەوتوو لە کارە بەدەست بەرهەمبێنین لە بواری مای فێرز بزنس لە بواری لای سکێڵا لە بواری واتە مەهاراتی حیاتی و لە بواری کاپا کەویش بریتێ لە چۆنیەتی کارکردنی ئەوە بتوانێت کە ئیدارەی خۆی بکاتووە لە داهاتوودا کەسێکی سەرکەوتوو بێ بۆیە لە ساڵی ڕابردوو ئێمە 1950 کەسمان لە هەرێمی کوردستان تەدریب پێ کردووە و ئەوانە هەموو کاریان دەستکەوتووە جگە لەوەش هەوڵمان داوە لە ڕێی سنتەرەکانی بەکارخستن کە 2385 هەڵی کارمان لە ساڵی ڕابردوو بەڵێ کاوتۆر بەڵێ
بەڵێ کاک دکتۆریان بەڵێ لەگەڵ ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئەم کارەمان ئەنجام داوە و چەندین پسپۆری نێودەوڵەتیمان هێناوە ئێستا لە هەرێمی کوردستانە کاریان لەسەر ئەوە کردووە کە چۆن ئێمە لە هەرێمی کوردستانە بەکارخستن گرنگی پێ بدەین جگەلەوە لە کۆمەڵێ لێزانی تر هەیە لە ئاستی نێودەوڵەتی دێنین کە ئێمە هەندێک لە سەردانەکانمان تایبەت بۆەوە کە بیان هێنین لە هەرێمی کوردستانە سنتەرەکانی مەشق و ڕاهێنانی پیشەی فراوانتر بکەین بۆ ئەوەی بتوانین زۆرترین خەڵکی هەرێمی کوردستان فێری کار بکەین و بتوانن کاریان دەست بکەوێت ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگ بووە پرۆژەیەکشمان ببێ لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵاوە لەگەڵ یۆنسکۆ بۆی کەوا کە لەم ڕۆژانە پێکەوە دانیشتێکی تایبەتمان کردو ئێمە پەیمانگاکانی پیشەیی ئەوانەی کە خەڵک فێری پیشە دەکەن و ئەوانەی کە دواتر کەسێکە لی تەخەڕوز دەکات لە بتوانێت کارەکانی خۆی بکات چونکە ئێمە سیرمان کردووە بەشێکی زۆر لەو زانکۆ و پەیمانگایانەی کە هەن شەهادەکانیان دوای تەواوبوونیان سوودیان لێوە نابینن لە بازاڕی کارە بۆ بێکەوە سوودیان لێوەرگیرێ مەسەن بۆ نمونە ئێمە زۆر لە کار دەبینین ینی کارەکان دەبینین بەبێ ئەوەی کە ناسنامەیەکی تایبەتی بە کارەکە هەبێ مۆڵەتی وەرگرتووە ئەسڵ وایە کە کەسێک کە کارێک دەکا ناسنامەی بڕوانامەیەکی تایبەتی بەو بوارە هەبێ بۆیە گرنگی بەوە بدەین کە ئەو کەسێک کە کارێک ئەنجام دەدا یاخود شەریکەیە دەکاتەوە یاخود محلێکی تایبەتی بە کارێکی دیارکراو دەکاتەوە دەبێ پسپۆری لەسەر ئەوە هەبێ و بڕوانامەی لەسەر ئەوە هەبێ ئەوە کە لە هەرێمی کوردستانە متەبع نەبوو ئەو وای کردووە کە بەشێکی زۆر لە خاوەن بڕوانامەکان هیچ سوودێک لە بڕوانامەکەیان وەرنەگرن و بڕوانامەکەیان لە کاتی ئێستادا سوودی نەبێ ئەوەی کە گرنگە ئێمە کە دەبینین لە هەرێمی کوردستاندا ئەوەیە قەیرانێکی دارایی هەیە کاریگەری بووە لەسەر کرێکاران و ئێمەش دەبێت بە پرۆژەوە بچینێنە ئەو زۆر باش کاکتۆر ئێ وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵات دەتوانن چی بکەن بۆ ئەو کرێکار یاخود ئەو کەسانەی کە ئێستا کارەکەنیان لەدەستداوە هیچ ڕێگە چارێکەیە بۆ منەوانەی کە لە کەرتی تایبەت کاریان کردو یاخود کۆمپانیەکە ئیفلاسی کردووە ئێوە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی توان چی بکەن بۆ ئەوانە یاخود چۆن یارمەتیان دەدەن بەڵێ چەند ڕێکارێک هەیە یەکەمیان ئەوەیە کە ئەو کرێکارێکە کار لە دەستدەدا دەتوانێت پاداشتی کۆتایی وەربگرێتەوە و ڕاستەوخۆ داوا بکە لە سندوقی دەستەبەر بۆ ئەو ماوەی کە دەستەبەر کراوە بڕەپارەکانی وەربگرێتەوە ئەمە بە شێوەیەکی سروشتی ئێمە دەتوانین ئەو بڕەپارانەی بۆ بگەڕێنەوە کە وەکو پاداشتی کۆتایی وەری دەگرێتەوە بۆ خاڵی دووەمشەوە ئێمە هاوکاری دەکەین بۆی کەوا لە سنتەرەکانی بەکارخستن هەوڵی ئەو بدەین کە کاری بۆ بدۆزینەوە بەڵام خۆت دەزانێت کە ڕەوشی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی دارایی وای کردووە کە ژمارەیەکی زۆر لە پرۆژەکان وەستاون و ئێمە بەڕاستی لە سندوقی دەستەبەر کە لە کاتی ئێستادا زیاتر لە 290 میلیارد دیناری عراقیمان لە ناو سندوقە بەڵام ئەو پارەیە بەهۆی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە قەیران هەبوو وەزارەتی دارایی ڕاستەوخۆ دەستکاری کردو و ئێستا وەکو سیولە ئەو بڕەپارەمان نییە بەڵام وەکو ڕسید هەمانە ئەمە وای کردووە کە وەزارەتی کار نەتوانێت پرۆژە ئیستثماریەکان بکاتەوە کە لە هەر پرۆژێکی ئیستثماری کە لە هەرێمی کوردستان هەیە کۆمەڵێک کرێکارێک بەکار دەخرێت و هەوڵشمان داوە لە ڕێی کونسڵخانەکانەوە کە بەشێک لە کۆمپانیا زەخمەکانی نێودەوڵەتی بێن لە هەرێمی کوردستانە کار بکەن ئێمە لە ساڵی ڕابردوو کاتێکە لە مؤتەمەری کاری نێودەوڵەتی بەشدار بووین داوامان لە زۆر لە وڵاتانە کرد کە کەسە دەوڵەمەند و سەرمایه‌دارەکانیان بێنن بۆ هەرێمی کوردستان تا لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن و هەوڵ بدرێ زۆرترین کرێکاری هەرێمی کوردستان سوودیان لێ ببینێ چونکە بە بەهێزکردنی پرۆژەکانی کەرتی تایبەت وا دەکا کە کرێکارەکان کاریان دەست بکەوێ جگەلەوە لە کاتی ئێستا ئێمە لەگەڵ بانکی نێودەوڵەتی سیاساتی پاراستنی کۆمەڵایەتیمان کە ڕاگەیاندووە ئەمە بەشێکی لەوەیە کە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستانە بەهێز بکرێت چونکە لاوازبوونی کەرتی تایبەت واتای ئەوە دەگەینێت کە ڕاستەخۆ کاریگەری دەبێت لەسەر هاوڵاتیان و لەسەر ئەو خەڵکەی کە کار دەکات
بۆیە بەهێزکردنی کەرتی تایبەت بەلای ئێمەوە گرنگە بۆ ئێمە پرۆژەکانی ئێمە ئاراستەکەی بەوەیە کە بەرەو ئەوەیە کە کەرتی تایبەت بەهێز بکرێت چونکە حکوومەت واتە کەرتی گشتی لە کاتی ئێستا ناتوانێت خەڵکدا بمەزرێنێ و ئەو دامەزرانانش کە لە ڕابردوو کراون کاریگەریەکی وای بووە کە بە شێوەیەک هەموو کەسێ بە شێوەیەکی یەکسانی نەگرتوتەوە تەنها چەند کەسانێکی گرتوتەوە کە توانای ئەوەی هەبووە یاخود بە هۆکاری حزبی یاخود توانای ئەوە بۆ کەواستەیە یاخود مەحسوبیەتێکی هەبێ و دامەزرێ بەڵام خەڵکێکی هێژار لەوانەیە بەری نەکەوت بێ بۆیە بۆچوونی ئێوە بۆچوون و تەسەوراتی ئێمە وایە کە کەرتی تایبەت بەهێز بکەین چونکە لە هەرێمی کوردستانە کەرتی تایبەت زۆر لاوازە لە مقابلی کەرتی گشتیدا و کەرتی تایبەت ئەگەر بێت و بەهێز بکرێ وا دەکات ژمارەیەکی زۆر خەڵک کاری دەست بکەوێ و کارشمان لەسەر ئەوە کردو و ڕێکاری تایبەتیشمان لەسەر ئەوە گرتوتە بەر بۆی ئێمە بتوانین کەرتی تایبەتی لە هەرێمی کوردستان بەهێز بکەین. بەڵێ زۆر باشە بەس کاکتۆرەوەی کە بەڕێزت باست لەوە کرد کە 7,000 کرێکار دەستەبەرکراون یعنی ڕێژەیەکی زۆر کەمن لە چاو کرێکارانی هەرێمی کوردستان و کاری چیە کە تەنها 7,000 کرێکار دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ کراوە دەتوان لە کاتی بێکاربوونیان ئەو بڕە پارەی کە بۆیان پاشەکەوت کراوە لە حکوومەتەوە پێیان بدرێتەوە. ئێمە پێمان وایە بەڵێ وایە ئەمە لەوانەیە ڕێژێکی کەم بێ بەرامبەر ئەو کرێکارانەی کە لە هەرێمی کوردستانە کار دەکەن ئەمە هۆکاری بۆ کۆمەڵەشت دەگەڕێتەوە یەکێک لەوانە یاسای سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران کە لە هەرێمی کوردستانە کاری پێ دەکرێت لە پەرلەمانی ڕابردووە تا لە خولی ڕابردوودا کە هەموار کراوەتەوە کۆمەڵی نەواقسی گەورەی تێدا یەک لەوانە ئەوەیە کرێکاری ڕۆژانەوە تا ئەو کرێکارانەی کە لە سەرجادە و شەقامەکان دەوەستن و ڕۆژانە کار دەکەن ئەوانە مافی خود دەستەبەرکردنی خۆیان نییە ئەسحابی ئەوانش ناتوانن خۆیان دەستەبەر بکەن خاوەن تەکسیەک ناتوانێت خۆی دەستەبەر بکە و ئەو خەڵکانێک کە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کار دەکەن لە هەرێمی کوردستاندا ئەوانش ئەو مافیان لە سندراوەتەوە بەپێی ئەو یاسایە کە خۆیان دەستەبەر بکەن ئەمە نەقسە لە یاساکە ئەمە وای کردووە کە ژمارەی ئەو کەسانێک خۆیان دەستەبەر بکەن کەم ببێتەوە خاڵێکی تر کە وای کردووە کە ژمارەکە کەم بێ ئەوەیە کە هۆشیاری بۆ ئەم سندوقە کەم بووە واتە کرێکارێک کاتێک کە ئێستاش خاوەن کارەکان کە پارەکە دەدەن وا دەزانن ئەم پارە بۆ حکوومەتە بۆ کرێکار ناڕوە و وا دەزانن ئەم کرێکارە ئەم پارەیە تەنها وەکو زۆرێک لە زەریبە و بە زۆر لی دەستێنرێکە ئەوە شوای کردووە کە خاوەن کارەکە هەوڵ بدا کرێکارەکانی بشارێتەوە جگە لەوەش کرێکارەکانش وا حاڵی بوونە چونکە لە ڕابردوودا زۆر کار بەوە نەکراوە و ژمارەیەکی زۆر لە کرێکاران ئەو پاداشتی کۆتاییان وەرنەگرتەوە یاخود خانەنشین نەکراون ئەوەی کردووە کرێکارەکەش متمانەی بە سندوقەکە نەبێ بەڵام ئێمە لە دەمانەوێ هەم متمانەکەی بۆ دروستکەینەوە هەم ژمارەیەکی زۆرتر لە کرێکاران خۆیان دەستەبەر بکەن چونکە بە کارخستنی ئەم سندوقە وا دەکا کە کرێکارەکان لە داهاتوودا متمانەیان پەیدا بێ و خانەنشین بکرێن و وەکو چۆن کەسێ لە کەرتی گشتیدا کار دەکات و دواتر کە تەمەنی دەگاتە 63 ساڵ و 25 ساڵی خزمەتی هەبێ خانەنشین دەبێ بە هەمان شێوەش لەم سندوقە ئەگەر کرێکارێک دەستەبەرەکەی 25 ساڵ بێ و تەمەنیشی گەیشتە 63 ساڵ دەتوانێت خۆی خانەنشین بکات بە بڕی 80% ئەو بڕە پارەی کە لە کۆی مانگەکان داوێتی بۆیە ئەوە گرنگە بەلای ئێمەوە کە چۆن کار بکەین لەسەر ئەوەی کە کرێکارەکە متمانە بە سندوقەکە بکە جگەلەوە لە زۆر لە وڵاتانی دنیادا یاسای خانەنشینی یەک یاسایە واتە دوو یاسانیە ئەو کرێکارەی کە لە چونکە ئەوەی کە لە کەرتی گشتیشیش دەکاتواتە فەرمانبەری حکوومەتە لەگەڵ ئەوەی کە لە کەرتی تایبەتی دەکات کە ئەوش فەرمانبەری تایبەتیە هەردووکیان یەک سندوقی خانەنشینیان هەیە و یەک یاسایان هەیە بەڵام لە هەرێمی کوردستانە دوو یاسا هەیە بۆیە ئێمە هەوڵی ئەوەمان داوە و لەگەڵ بەنکی دەولی کە لە هەرێمی کوردستانە هەردووک خانەنشینیەکە بکەین بە یەک سندوق و بە یەک یاسا بۆی کەوا کرێکارێکە لە کەرتی تایبەتی کار دەکات بە هەمان شێوەی کەسێکە لە فەرمانبەری حکوومەتە و پێکەوە خانەنشین بکرێن چونکە ئەم خانەنشینیە گرنگی هەیە بۆ ژیانی ئەو کرێکارێکی کەرتی تایبەت پێی وایە کە ژیانی هەر چەندێک بێ و کاری چەند کردبێ ئەوەی نەبێ مافی خانەنشینی نەبێت کە ئەمەش هەڵەیەکی زۆر گەورەیە بەو کارانە ینی ئێمە دەبێ و حاڵی بکەین و هەوڵێکی ئەعلامی بەهێز بدەین بۆ ئەوەی کەوا زۆرترین کرێکار
شارەزایی لەسەر ئەو سندوقە پەیدا بکات و بگەڕێتەوە نێو ئەو سندوقە و بە خۆشحاڵیشەوە ئێمە لە ماوەی ڕابردوودا کاری باشمان کردووە لە کاتێکا کە پێشەوەی ئێمە دەست بەکاربیین ژمارەی ئەوانەی کە خانەنشین بوون زۆر کەم بوون بەڵام ئێستا لە نزیکەی 700 کرێکار خانەنشین کراوە لەو ماوە ئەمە شوایە کە وردە کرێکارەکان ڕوو لە خانەنشینی بکەن جگەلەوە کرێکارێک کە لە کاتی کارکردندا بەردەکەوێ بەرکەوتنێک دەبێت یا وفات دەکا ئەوەش کە ئەگەر بێت و دەستەبەری کۆمەڵایەتی دابی مافی خۆیەتی کە خانەنشین بکرێ یاخود کە سوکارەکەی پارەی ئەو خانەنشینێ بۆ ئەوان بڕوە. بەڵێ سوپاس دەگەین کاکتۆر ناوبڕێکمانێت دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەڕێستان وڵای بینەرانی بەرز ناوبڕێکی کورتتو دەگەڕێنەوە لاتان گەڵامێنە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک دکتۆر سەبارەت بەوەی کە بەڕێزتان پێش ناوبڕەکە باستان لەوە کرد کە سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی زیاتر لە 200 میلیارد دیناری تەیە بەڵام ئێستا ناتوانن ئەم پارەیە بەکاربێنن بۆ ئەوەی کە لەلایەن وەزارەتی داراییەوە ینی پارەکە بەکارهێنرا و ناتوان ئێستا کرێکاران ئەوانەی کە دەستەبەریان کردووە پاراشتی کۆتایی وەربگرن. من پێشەوەی ئەم وەڵامی ئەم پرسیارت دەمەوە حەزەکەم ئاماژە بە خاڵێکی تر بکەم کە گرنگ بوو لە ئەوەی کە بۆچی لە هەرێمی کوردستانە کەم ژمارێکی زۆر کرێکار دەستەبەر نەکراوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە بریتێلەوەی کە ئێمە لە کاتی ئێستادا ئەو فەرمانگەیە کە تایبەتە بە دەستەبەرکردنی کرێکاران واتە فەرمانگەکانی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران لە هەموو شارەکانی کوردستان نییە، لە قەزاکان نییە، لە هەندێک شوێن هەیە، لە گەرمیان هەیە، لە سلێمانی هەیە، لە هەولێر هەیە، لە دۆک هەیە، لە زاخۆ هەیە، لە زاخۆ نییە ئێمە لە بەتەمانی لە قۆناغی داهاتوو لەوێ بیکەینەوە. ئەمە زەرری داوە چونکە ژمارەیەکی زۆر لە کرێکار هەیە لە قەزا و ناحیەکان هەیە کە نەیتوانیوە خۆی دەستەبەر بکە بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی ئێستادا بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران ناکرێ هیچ ئستەحداتی هیچ فەرمانگەیەکی تر بکەینەوە چونکە ئەمە لە بەرنامە ئێمە بوو لە هەموو قەزاکان فەرمانگەیەکی تایبەت بە دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران بکەینەوە. ئەوە شوای کردووە کە ژمارەیەک لە کرێکارانش بێ بەش بن لەوەی کە نەتواندرێت لە هەموو قەزا و شوێنەکاندا هەبێت. سەبارەت بەو بڕەپارەی کە لە سندوقەکەدا هەیە طبعا ئەو بڕەپارە 290 میلیارد دینارە
کە ساڵانە زیاتر لە 65 میلیارد دیناری عراقی داهاتی ئەو سندوقەیەواتە ئەو بڕەپارە دەچێتە ئەوێ. بەڵام بەهۆی ئەوەی کە وەزارەتی دارایی ئەمە هەرچەندە ئەماناتە نەدەکرا کە دەستکاری بکرێت، بەڵام دەستکاری کراوە و هیچ سیولەیەکی لە کاتی ئێستادا تێدانە. جگەلەوە دەبێت حکوومەت بە ڕێژەی 30% ئەو بڕەپارانەی کە دەبێتە داهاتی ئەو سندوقە بخاتە سەر سندوقەکە ساڵانە، واتە ئەگەر داهاتی سندوقەکە 100 ملیۆن بێ دەبێت حکوومەت 30 ملیۆن دیناری تری تێبخات و وەکو دەعمێک بۆ سندوقەکە. بەڵام ئەو بڕەپارێش لە ساڵی 2012 تا ئێستا نەدراوە کە دەکاتە 82 میلیارد دیناری عراقی کە دەبواە ئەمەش بخرێتە سەر سندوقەکە. ئێمە ئەم بۆ چوونەمان گەیاندۆ بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لە جەلسەی ئەنجومەنی وەزیرانش باسمان کردووە و بڕیار وایە کە ئەنجومەنی وەزیران جەلسەیەکی تایبەت واتە لەگەڵ وەزارەتە معنیەکان لە لێوان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی دارایی و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەندێک لە وەزارەتەکانی دیش بەشدار بن بۆی کەەوە ئەو بڕەپارانە بۆ سندوقەکە بگەڕێندرێنەوە. ئەگەر بێت و ئەم بڕەپارانە بۆ سندوقەکە بگەڕێتەوە ئێمە ئەنجومەنی کارژێڕی سندوقمان هەیە لە وەزارەت. ئەم ئەنجومەنە ئیشی بریتێلەوەی کە ڕەفتار بەو بڕەپارانەوە بکە و ئەو بڕەپارانە هەم بۆ کرێکارەکان سەرف بکە هەم بۆ پرۆژەی ئیسtismاری بۆ بەرژەوەندی سندوقەکە سەرف بکە. چونکە ئێستا ئەمە وەزارەتی کار دەتوانێت پرۆژەی ببێ و ئەو پرۆژانەش بەکاربێنێ بۆ بەرژەوەندی سندوقەکە. بەڵام بەهۆی ئەوەی کە پارەی تێدا نیە نەتوانراوە ئەو پرۆژانە جێبەجێ بکرێ. جگەلەوە ئێمە هەوڵمان داوە بە شێوەی چەک ژمارەیەک لەو بڕەپارانەی کە کرێکارێک کاتێ داوا بکە بۆی بگەڕێنینەوە. ئێمە لە قۆناغی ڕابردووە و باسم لێوە کرد کە 9156 کرێکار داوای ئەو بڕەپارەی کردووە. ئێمەش زیاتر لە 8 میلیارد و 143 میلیۆن دیناری عێراقیمان بۆ ساڵی 2016 بۆ کرێکارەکان گەڕاندێتەوە، واتە کرێکاری وە هەبووە لەوانەیە 3 میلیۆن دیناری عێراقی وەرگرت بێ وەکو پاداشتی کۆتایی خۆی. بەشێکی زۆر لەوە بە شێوەی چەک دراوە وەوەش لەوانەیە بۆ بەرژەوەندی کرێکار باش نەبێت لەبەرەوە ئێمە بە شێوەی کاش ئەو بڕەپارە لە سندوق نییە ناچارین بە شێوەی چەک پێیان بدەین. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە ئەو سندوقەکە دکتۆر ئەو سندوقی دەستەبەری کۆمەڵاتی ئەو کرێکارانی کە تاکو ئێستا دەستەبەریان نەکردووە مەسەلەن مەرجەکان چین دەتوانن چۆن خۆیان دەستەبەر بکەن یاخۆ مەرجانە چین کە یاخۆ بۆ داهاتوویان سوودی چیاوانەی کە تاکو ئێستا بەڕێزوتە تەنە 70,000 دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە. ئەم مەرجێ نییە لەوە مەرج ئەوەیە کە کرێکارێک بێ و لەسەر پرۆژەکان کار بکە هەر کرێکارێک لە هەر پرۆژەیە کار بکە دەتوانێت داخوازی خۆی واتە داواکاریەک پێشکەش بە وەزارەتی کار بکە و ئێمە ناونووسی بکەین بە ئەگەر هاتوو خاوەن کارەکە واتە کۆمپانیەکە یان خاوەن پرۆژەکە ویستی فشاری بخاتە سەر ئاگداری ئێمە بکاتەوە. بەڵام لەبەر ئەوەی زۆرێک لە خاوەن کارەکان چونکە 12% ئەوان دەدەن وای کردووە کە خاوەن کارەکە فشار بخاتە سەر کرێکارەکە تهدیدی بکە بە لە دەستدانی کارەکە بۆ ئەمە کرێکارەکە خۆی بێدەنگ دەبێت لە بەرامبەریە. بەڵام ئێمە لە پرۆژەی ئەم ساڵمان وایە کە گرنگجیەکی زۆر بەم بوارە بدەین لەبەر ئەوە چونکە هەستمان کردووە خاوەن کارەکە ڕێگریە لە بەردەم کرێکارەکە بۆی سوودمەند ببێ. ژمارەی ئەو لژنەکانی پشکنینمان زیاد کردووە هەرچەندە ئێمە لە ساڵی ڕابردوو زیاتر لە 9,000 سەردانی پرۆژەکانمان هەبوو. بەڵام ئەو ڕێژە دەمانەوێت چەند قاتی بکەینەوە چەند بەرامبەری بکەینەوە بۆ ئەوەی بتوانین ئەو کرێکارانەی کە ناونووس نەکراون ناونووسیان بکەین. جگەلەوە ئێمە دادگای کار هەیە کە لە هەرێمی کوردستانە زۆرێک لە خێزانەکان هاتوونە لە ئێمە شەکوایان کردو ئێمە ڕاستەخۆ بەهۆی وەکو پاڵپشتێک بۆ کرێکارەکە چوینە ئەوەی کە لە دادگای کاردا داوایان تۆمار کردو ئێمەش پاڵپشتیمان کردووە و داواکانیشیان بردوونەتەوە. بەڵام وەکو مەرجێکی دیارکرااو نییە مەرج ئەوەی کەوا کاری هەبێ و لە پرۆژەیە کار بکە هەر کاتێ ئەو کەسە بێ بەلای ئێمەوە سروشتێکە ببێتە کەسێکی ناونووسکرااو لە سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی کرێ. زۆر باش کاتۆرەوەی کە بەرەز وتت کرێکاران سکاڵیان تۆمار کردووە لە دادگای کار زیاتر لە چ بوارێک لەم ساڵ و لە ساڵان ڕابردوو کرێکاران هەرێمی کوردستان لەسەر چ شتێک سکاڵیان تۆمار کردووە لە دادگای کار؟
دوو جۆری داوا هەیە لە دادگای کار و ئێمە نوێنەرانی ئێمە یاساییەکانی ئێمە لەوێ ئاراستەکراون بۆی کەوا داکۆچی لە مافی کرێکارەکە بکەن. ئەو کرێکارەی کە لەسەر کار بۆ هەندێک کرێکار بووە لەسەر کارە وەفاتی کردووە کە سوکارەکەیان داوایان تۆمار کردووە و بە خۆشحاڵیشەوە داوایان بردۆتەوە و خاوەن کارەکە پابند کراوە بۆی کەوا ئەو بڕە پارانەی کە لە ماوەی کارکردنی ئەو کە لە ماوەی 10 ساڵ کرێکاربان هەبوو 10 ساڵ کاری کردبوو ئەو بڕە پارانەدا ئیداع بکە لە سندوقی دەستەبەری کرێکاران و ئێمەش ڕاستەوخۆ خانەنشینمان کردوای ئەوە کە داواکەیان بردەوە. یاخود کرێکارێکە کاری لەدەستداوە بەڵام خاوەن کارەکە بەهۆی ئەوەی کە لەوانەیە زۆرێ لە تەمیزی کردبێ یاخود زۆرێ لە مافەکانی ئەوی خواردبێ دواتر لە سەرکاری دەرکردووە ئەو ڕاستەوخۆ هاتووە داوای دەستەبەری ئەو ماوەی کردووەوە ئەو کرێکارش دەتوانێت هەر کرێکارێ لە پرۆژەیەک بێ فترەیەک بەڵام دەستەبەر نەکرابێ کاتی کارەکەی لەو شوێنە لە دەستدا ئەگەر بێت و بتوانێت بیسەلمێنێ لە دادگا کە ئەو کاری کردووە لەم کۆمپانیا لەو بەروارە تا ئەو بەروارە ڕاستەخۆ ئێمە وەزارەتی کار ئەو دەستەبەریە لە خاوەن کارەکە وەردەگرین و دەیخینە زمنی ئەوەی کە دواتر بۆ وەکو پاداشتی کۆتایی ئەو پارانەی پێدەدرێتەوە. بەڵێ زۆر باش سەبارەت بە مەسلەی سەلامەتی شوێنی کار لە هەرێمی کوردستان ئێوەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی لیژنەی پشتیتان هەیە کە سەدانی پرۆژەکان بکە یاخۆی خاوەن کارێک تا کوێستا سزادراوە لەسەر پەیڕەونەکردنی سەلامەتی کار بۆ کرێکاران؟ بەڵێ ئەمە بابەتێکی گرنگە مەسلەی سیحە و سەلامەی میهنی و لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لەبەرەوەی لە یاسای کاردا بە شێوەی بەڕێوەبەرایەتی گشتی نییە تەنها بە شێوەی فەرمانگەیەکە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیە ئەوە وای کردووە کە لاوازیەک لەو بوارە هەستی پێ بکرێ بەڵام ئێمە یاساکەمان لە قۆناغی داهاتووە ڕێخستۆتەوە کە بەڕێوەبەرایەتی گشتی سیحە و سەلامەی میهنی هەبێت چونکە خاڵێکی گرنگە لە وڵاتانی دنیاش زۆر گرنگی پێدەدرێ و ئێمە لە کاتی کە سەردانمان کردو بۆ هەندێک وڵات چوونێتە سەر پرۆژەکانش وە دەستەبەری و سیحە و سەلامەی میهنی ینی بەڕێوەبەرایەتی گشتی ئەوان لەگەڵیان دانیشتوون و سەیری ئەو ڕێکارانەمان کردووە کەوان بەکاری دێن ئێمە لیژنەکانی پشکنینمان هەن بۆ ئەوانش چوونە سەردانیان کردووە وەڵخەکەش هەیە عقوبە دراوە لەسەر ئەوەی نەیکردووە بەڵام هەستشمان بەوە کردووە کە کرێکارەکەش خۆی زۆرێک لە ئەهمال و تەقسیری تێدایە چونکە کە دەچێتە سەرکار دەبێت بە خاوەن ئێمە چونکە بە خاوەن پرۆژەکەمان وتووە دەبێت ئەم کارانە پێشەوەی کە مۆڵەت وەربگرێ دەبێت سەحە و سەلامەی میهنی کرێکارەکان لەوێ بپارێزێ کاتێک کە کەسێک نایپارێزێ ئەسڵ وایە کرێکارەکە ئاگداری ئێمە بکاتەوە بەڵام کرێکارەکە ئاگداری ئێمە ناکاتەوە بەڵکو کرێکاری وهەیە لەوانەیە پێشی خۆش نەبێت کە خوودە بخاتە سەری یاخۆت زۆرێ لە ئەو جلانەی کە تایبەتن بەکارکردن لەبەر بکە لەبەر ناکا و ئاگداری ئێمەش ناکاتەوە چونکە ئەگەر بێت و ئاگداری ئێمە بکاتەوە ئێمە ڕاستەخۆ لیژنەکانی ئێمە هەر چەندە سەردانی زۆربەی پرۆژەکان دەکەین بەڵام گرفتێکمان لەوە هەیە ئەویش ئەوەیە کە لە کاتی ئێستادا وەزارەتی دارایی ئەو بڕە پارانەی نادا بە لیژنەکان کە بتوانن پارەی بنزین و پارەی چوونە سەردانەکان بدەن و بڕێکی زۆر کەمە کە ماگانە 150,000 دینارە بۆ فەرمانگەیە کە ئەم بڕەپارەیە بەشی ئەوە ناکاتەوە ینی تەواوی لیژنەکانت کار بکەن چونکە ئێمە لە زۆربەی فەرمانگەکان زیاتر لە چەندین لیژنەی تایبەت بە سیحە و سەلامەی میهنیمان دروست کردووە لە کاتی ئێستاشدا بەرنمەیەکشمان هەیە لەگەڵ وڵاتی یابانە کە لە ڕێی وەزارەتی پلاندانەوە بەردەوام ئێمە چەند فەرمانبەرێکی خۆمان تەدریب پێ دەکەین و دەنێرینە ئەو وڵاتە کە بە بەردەوامی لە ماوەی ڕابردوو چوونە و لە کاتی ئێستاژە بەردەوامن بۆی کەوە بە شێوەیەکی تەندروست بتوانین ئەم کارە بخەینە سەر هێڵی خۆی. بەڵێ زۆر باش کاکتۆ سەبارەت بە مەسەلەیەکی ترێژ و مەسەلەی بوونی کرێکاری بیانیە لە هەرێمی کوردستان هیچ مەرجێکەیە بۆ بوونی ئەو ژمارە زۆرەی کرێکار کە لە هەرێمی کوردستانە کرێکاری بیانی هەیە یاخود ئەمەوە کارێک نەبوو بۆی کە دەستی کاری ناوخۆیی کەم بێتەوە؟ خۆی مەسەلەی کرێکاری بیانی لە هەرێمی کوردستانە لە ساڵانی ڕابردوو ژمارەیەکی زۆر دەهات ساڵانە ینی 12,000 13,000 14,000 تا 15,000 کرێکار ڕووی لە هەرێمی کوردستان دەکرد ئێمە هەوڵماندا کە ئەم ڕێژەیە کەم بکەینەوە و فترەیەکش ڕامانگرت بۆی کەوا زۆرترین سوودی بۆ کرێکاری خۆماڵی هەبێ
ئەمە کاریگەری خۆی بوو لە ساڵی ڕابردوو تەنها 2800 کرێکاری بیانی هاتۆک و ئەوانەی کە کرێکاری پرۆژەکانن بەڵام کرێکاری ئەوانەی کە خزمەت گوزارەکانی ناوماڵان کە ئافرەتەن ئەوانە تقریبەی بە کۆی گشتی بە هەردوو ڕەگەزەوە 5,000 کرێکار لە ساڵی ڕابردوو هاتە هەرێمی کوردستان ئەمەش لەبەر ئەوەی کە ژمارێکی زۆر لە ئافرەتی خۆماڵی لەوانەیە لە یاخود کاری خزمەت گوزاری ناوماڵان ناکە کۆمپانیەکان ئێستا زیاتر کۆمپانیەکانی هێنانی کرێکاری ئەو گرنگی بەوە دەدەن بەڵام ئێمە کۆمەڵە شروط و مەرجمان لەسەرداناون یەک لەو مەرجانەوەی کە ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمان لە وەزارەتدا هەموو ئەو ڕێنماییانەی کە تایبەت بوون بە کرێکاری بیانی هەموارمان کردەوە بۆ دوو ئامانج یەکەم ئەوەیە کە مافی کرێکارە بیانیەکان بپارێزرێت چونکە لە ڕووی قانونی نێودوڵەتی دەبێ مافی ئەوان پارێزراو بێ وەکو دۆلی خەلیزمان لێنێ کە مافەکانیان پێشێر بکرێ یاخود ببێتە حالەتی بازرگانیکردن بە مرۆڤەوە بۆ ئەوەی ڕێگری لەمە بکەین ئێمە ڕێنماییەکانمان بە شێوەیەکی ستانداری نێودوڵەتی ڕێخستەوە بۆ حالەتی دووەمش ئەوەی کە مافی کرێکاری خۆماڵی پێشێل نەکرێ بۆ ئەمە بەستەوامانداناوە هەر کرێکارێکی هوەری کە دەهێنرێ بۆ هەرێمی کوردستانە دوو کرێکاری خۆماڵی لەگەڵ کار بکە و دوای تەواوبوونی عەقدی ئەو کە بۆ 1 ساڵە ڕاست خۆ دەبێت کوردستان بەجێ بێڵێ و ئەو کرێکارە خۆماڵیە لە جێ ئەو کار بکە خاڵێکی تر ئەوەیە کە هیچ کۆمپانیایەک ناتوانێت هیچ کرێکارێکی بیانی بۆ هەرێمی کوردستان بێنێ دەبێت لە 2 ڕۆژنامەی ناوخۆ ئەعلانی ئەوکە کە پێویستی بە کرێکارێکە لەو بوارە هەر کاتێ بۆ ماوەی 15 ڕۆژ ئەگەر هیچ کرێکارێکی خۆماڵی نەچوو داوای پێشکەش نەکرد و داوای ئەو شوێنەی نەکرد ئەو کات بۆی هەیە هەوڵ بدا کرێکارێکی بیانی بێنێ بۆ هەرێمی کوردستان بۆی کەوا هەم ڕێگەش بەوە بدرێت کە کرێکارە خۆماڵیەکە لەو ماوە سوودە بگرێ بەڵام لەبەر حالەتی ئەوەی کە ئاگدار نەبوون یاخود کەمتر گرنجیدان بە ڕۆژنامەکان وای کردو بەشێکی زۆر لە کرێکارە خۆماڵیەکان ئاگداری ئەوە نەبن و ئێمە هەوڵمان داوە کە کرێکارەکانی خۆماڵی ئاگداری ئەوە بن و کاری لەسەر بکەن جگەلەوە هەندێک کرێکاری قاچاق کە بە شێوەی قاچاق بەڵێ فەرموو هەندێک کرێکار بە شێوازی قاچاق دێن بۆ هەرێمی کوردستانە بە شێوازێک دێن کە سنوورەکان دەبەزێنن تەمان هەندێک لەو کونسڵانە داوایان لەمە کرد کە ئێمە وەکو وەزارەتی کار ئەمانەت داخلی ئەو بکەین و ئیقاماتیان پێ بدرێت چونکە لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئێمە ڕێککەوتوین هەر کەسێ بەبێ مۆڵەتی وەزارەتی کار بێ بۆ هەرێمی کوردستان بە هیچ زۆرێ ئیقامەی پێنادرێ و ئێمە تەمان ئەوەمان ڕەفز کردەوە قبولشمان نەکرد چونکە هەم ژیانی کرێکارەکە دەکەوێتە مەترسی هەم هەرێمی کوردستان خەڵکانێک دێ کە پسپۆڕین و ڕێگە لە کرێکارێکی خۆماڵی دەگرن و ئەو وڵاتانێک کە دراوسەی ئێمەشن لەوانەیە بەشێک لە ئەوانەوە لە ڕێی بەناوی گەشت بێن بۆ هەرێمی کوردستان کە دێن بۆ ئێرەش لێرە کار دەکەن بۆ ئێمە لەگەڵ ئەوانش سەردانمان کردوونەوە لەگەڵ یان ڕێککەوتونێک کە بێ ئەمە سنووردار بکرێ و پێویستە بە ئاگداری هەردوو لامان ئەو کرێکارە بێت نەک لە خۆیەوە سنوور ببەزێنێ و بێتە هەرێمی کوردستان وڵاتی وا هەبوو کرێکارەکەی داهات بۆ هەرێمی کوردستان بەڵام کە ئیقامەی نەبوو دەچۆ ئەو دی ڕۆژێک ڕۆژی پاشتر داهاتەوە بۆ هەرێمی کوردستان و کاری دەکرد ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ ڕێککەوتی لەسەرەوەی کە دەبێت سنوورێک بۆ دامدرێ بۆیە هەر کەسێک کە بۆ ماوەی 4 جار لە ساڵێکە هاتوو چۆ بکە ئەو کەسە ڕێگەی پێنادرێ بێتەوە بۆ هەرێمی کوردستان کە ئەمە واتە ئەوەیە کە لێرە کار دەکات جگەلەوە دەرهێنانی ئەم ناسنامانێک کە من لە پێشەچی باسم کردووە بۆ ئەوەیە کە ئێمە ڕێگە لەو کەسانە بگرین کە بە شێوەیەکی نایاسایی دێن بۆ هەرێمی کوردستان و هەوڵ دەدەن کە ڕێ لە کرێکاری خۆماڵی بگرن و خاڵەکی تر کە لە یاسای کارە هاتووە ئەوەیە کە تحدیدی ئەوەی نەکردووە چەند ڕێژەی کرێکاری خۆماڵی لەسەر پرۆژەکانە چەند بێ مەثەن بۆ نمونە دەڵێ دەبێت زۆرینە بۆ کرێکاری خۆماڵی بێ بەڵام ئەمە شێوەیەکی ڕەهایە دەبێت ڕێژەکە دیار بکرێت بۆ یاساکەمان ئێمە لە کاتی ئێستا داوا ڕێخستۆتەوە ئەگەر بێت و پەرلەمانی کوردستان کارە بکرێتەوە کە ڕێژەی 70% کرێکاری خۆماڵی بێ بەشەکەی تری بۆ کرێکاری بیانی بێ نەک بەو شێوە بێ کە کرێکاری بیانی ڕێژەکەی تهدید نەکراوە دیار نەکراوە چەندە عێراق هەوڵی داوە کە تهدیدی بکە و وابزانم لە کاتی ئێستاش تهدیدی کردووە بەڵێ زۆر باشە کاوی تۆ سەبارەت بۆی حاڵەتی بازرگانیکردن بە کرێکاری بیانی یاخود قاچاقچێتی ئێستاش هەیە ئەم حاڵەتە لە کوردستان بە تایبەتی قاچاقچێتی
خۆی چۆنە بەشێک لەو کۆمپانیانە هەوڵیان داوە لە ڕێی دەستی وڵاتانی ترەوە کرێکار بێنن بۆ هەرێمی کوردستان لە کات ئێستا ئەمە ڕەشنووسێکمان ئامادە کردووە لەگەڵ ئەو وڵاتانەی کە کرێکار دێنن بۆ هەرێمی کوردستان وە تەحدیدیشمان کردووە لە چەند وڵاتێ بەولاوە نابێت کرێکار بهێنرێ بۆ هەرێمی کوردستان لەوانەیە کەلتوری ئەو لەگەڵ ئێمە جیاواز بێ لەوانەیە زۆری بیرکردنەوەی ئەو لەگەڵ ئێمە جیاواز بێ لەوانەیە کاریگەری تری بێ بۆ ئێمە هەندێک وڵاتانەمان تەحدید کردووە کە لە وڵاتانە کرێکار بێ لە هەر وڵاتێک کە ئێمە ڕزامەند نەبین لەسەری ئەو هیچ کۆمپانیایەک بۆی نییە بهێنێ و ئەو ڕەشنووسەشمان داوە بە کۆنسڵخانەکان و واخود سەفیرەکانی بالیۆزەکانی ئەو وڵاتانە کە چاوەڕێی وەڵامی ئەوانین لەسەر ئەو مەسودەی کە داومانە ئەو ڕەشنووسەی داومانە بە ئەوان کە ئێمە گرێبەستێک لەگەڵ ئەو وڵاتانە واژوو بکەین کە ڕاستە و خۆ بە ئاگاداری هەردوو وڵاتمان کرێکارەکە بێ بۆی کەوا بازرگانی پێوە نەکرێت چونکە بەشێک زۆر لەو کرێکارانە بازرگانی بەو شێوە پێوە دەکرا بۆ ئەوەی کە ڕێگە لەمە بگرین و خاڵێکی تر ئەوەیە ئێمە لە ڕابردوو خەڵک کە دەهات بۆ هەرێمی کوردستان دەنووسرا هەرێمی کوردستان و عێراقیش دەنووسرا بەڵام ئێستا ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەسەرەوە ڕێککەوتین کە فۆرمەکە بە کوردی بێ و تەنها بۆ هەرێمی کوردستانش بێ بۆی ئەو کرێکارە بازرگانی پێوە نەکرێت نەبردرێ بۆ خواری و جنوبی عێراق بۆ زۆر شوێنی عێراق دەبردرا بەشێکش لەو کۆمپانیانە وایان دەکرد و ئەوەمان بلۆک لیست کردووە ینی بلاک لیستمان کردوون و بەشێکش لەو کۆمپانیانە لە کاتی ئێستادا کارەکانمان لێ ڕاگرتوون چونکە ئەم کارەیان ئەنجام داوە کە زەرەر و زیانی بۆ حالەتەکە وەکو بازرگانیکردن بە مرۆڤی لێوە هاتووە و بەشێکشیان لەو کرێکارانەی کە لە هەرێمی کوردستان بوون ئێمە تەدەخڵمان کردووە و هەم کۆمپانیاکەمان سزاداوە هەم کرێکارەکەشمان بۆ وڵاتی خۆی ناردۆتەوە لەسەر ئەوەش سوپاس و پێزانینی بالیۆزخانەکانی ئەوڵاتەرشمان بۆ هاتووە کە بەدەمی کرێکارەکانی ئەوانەوە بووین جگەلەوە ئێمە ئێستا یاسای بازرگانیکردن بە مرۆڤمان ڕەشنووسەکەمان تەواو کردووە و ئامادەی ئەوەین کە دواتر بیدەین بە ئەنجومەنی وەزیران و هەرچەندە ڕەشنووسێکشی گەیشتووە بە پەرلەمانی کوردستان بەڵام بەهۆی حالەتی پەرلەمانەوە نەتواندراوە ئەو یاسایە جێبەجێ بکرێ و خود پەسەند بکرێ ئەگەر بێت و یاساکە پەسەند بکرێ ئەوە ڕێ لە بازرگانیکردن بە مرۆڤش دەگیرێت. بەڵێ زۆر بە کوردی کاک تۆ ژمارە کرێکارانی بیانی چەندە لە کوردستان زۆر بە کورتی بێ کاتمەنەوە سوپاس دەکەم. خۆی ئێمە ئەو ڕێژەی لای ئێمە نییە دەبێت لە لای وەزارەتی ناوخۆ چونکە ئەو کرێکارەی دێ بۆ هەرێمی کوردستان کرێکاری بیانی ئەو کرێکارە ڕاستەوخۆ دەبێت دوای تەوابوونی عقدەکەی بگەڕێتەوە بەڵاتە لە ساڵی زیاتر نەمێنێتەوە لێرە بۆیە ئێمە نازانێت چەندیان گەڕاونەتەوە بۆ وڵاتی خۆیان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی حکوومەت هێرێمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان زۆر سپاس بۆ بەڕێزدا سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەوە.